بەڵێ سڵاوتان لەبێتوم کاتتان باش لە نوێمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەوە لەگەڵتانین. هەنار و پاییز بەیەکەوە کۆبەتەوە دیمەنێکی جوانیان بە هەڵەبجەی ڕەنگین بەخشیوە کە لەگەڵەوەشدا بارانێکی پاییزی نەرمەبارەیە ئەمە وای کردو فستیڤالەکە جوانتر بێت چونکە هەمیشە وترێ هەناری هەڵەبجە بارانێک لێی باوە جوانترە بێ بۆیە ئەمڕۆ فستیڤالەکە ڕەنگینترە بە تایبەت کە ئێستا دەستی پێکردووە و هەموو ڕێکارەکان بە شێوەیەکی زۆر باش گیراوەتە بەر بۆی کە پێشوازی لە گەشتیارێکی زۆر بکرێت و بۆ ماوەی 3 ڕۆژیش بەردەوامە بێم فستیڤالە. ئێستا چەندین جوتیاری هەڵەبجە بەشدارن زیاد لە 200 جوتیار بە تایبەت لە جوتیاری هەنار باخە هەنارەکانیان هێناوە جوانترین هەناری هەڵەبجە لێرە نمایش کراوە ئەوەی بینن لێرە نمونەیە کە لەو هەنارە جوانەی کە ئەمڕۆ لێرە نمایش کراوە. جا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئامادەکاریەکان لە ڕووی گەشتیاریەوە و بە تایبەت لەسەر فستیڤالەکەش کە بتوانن ڕێژێکی زۆر زیاتر لە گەشتیان ڕاکێشنە هەڵەبجە من بەڕێز چیا قاسمم لەگەڵە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە چیاخان سڵاو لەبێتۆم کاتت باش ئەتوانین بڵێن پیرۆزە نوێمین فستیڤاڵی ڕەنگین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە وەکو لایەنی گەشتیاری ئەمە چ خزمەتێک بە گەشتیاری لە ڕووی گەشتیاری وەکات بە هەڵەبجە چه خزمەتێک بەم پارێزگا با بڵین پارێزگایە دەکات. ئەم کاتتان باش بەخێربێنەوە پارێزگای هەڵەبجە و خۆشتان کردین سپاس بۆ ئەرگوماندووبوونتان بۆ خۆتان ئەزانن کە ئەنجامدانی هەر چالاکێک کە کشتتوکاڵی بێ هەر چالاکێکی تری هەبێت تەندروستی بێ تەرفیهی بێ هونەری بێ ئەبێتە هۆی ڕاکێشانی ژمارەی زۆری گەشتیار لای هەموو کەس ئاشکرایە کە پارێزگای هەڵەبجە بە بەروبوونی کشتتوکاڵی زۆر جوان بە ناوبانگێک لە بەروبوومانە بەرومەی پاییزەی هەناری هەڵەبجەیە خۆشبەختانە ئەم ساڵی نۆهەمیەتی کە فستیڤالەکە ئەنجامەدرێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکان توانیومانە هەمانگێکی باش بکەین ئامادەکارێکی باش بکەین بۆ ئەوەی بتوانی پێشوازی لە زۆرترین ژمارەی گەشتیاری سەردانی کرد بکەین و هەمانگێکی باش هەیە چکە تۆ ئەگەر بتوێ گەشتیار ببنی ئەبێت ئارامی هەبێ ئاسایش هەبێ تیمی تەندروستی و ئەمبوڵانس هەبێت چکە ئەبێ ئامادەبی بۆی خاڵێکی نەخوازراو ئێمەش هەوڵماناوە زۆرترین کۆمپانیان گەشتیاریە کانی ناوەڕاستە باشووری عێراق مارکێتینگمان کرد ڕیکلاممان کرد ئاگادارمان کردن کە گەشتەکانیان بخەنە ئەو بەرواری 2 3 و 4 11 2023 کە فستیڤاڵی هەنار ئەنجامەدرێ بێجگە لەوەش ئێمە لە ناوخۆ هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە 3 ڕۆژە هەڵەبجە وەکو جەژن وایە ئێوارە چوومە دەرەوە ماشەڵڵا نە بازاڕ بەرئەکەون نە چاخانە نە دوکان هەموو ماڵێک 3-4 میوانی هەیە بە تایبەت لە پارێزگای هەولێری خۆشەویستەوە بە خێراتی سەردی دەمان واتە ماڵەکان خانەوادەکان خێزانەکان لە هەڵەبجە بوونەتە میوانداریکاری ئەو گەشتیارانەی کە یەنە ئێرە لە ڕووی ڕێگەوبانەوە چیتان بۆ کردووە چیاخان ئەم ساڵ بۆی کە گرفت بۆ گەشتیاران دروست نەبێ و بۆ میوانانی ناوخۆش دروست نەبێ کە یەنە ناو فستیڤالەکە لە بەرەوەی گەشتیارێکی زۆر هاتوونی منە بینم ماشەڵڵا چواردەورمان لەگەڵ و بارانش خەرەباڵغا کێشە دروست نابێ بۆ ڕێگەکان پلانێکی تۆکۆی دانراوە هیوادارم تا ئێستا بەباشی ئەڕوا هیوادارم خەڵکیش هاوکارمان بێ هەموو بابەتی ئەو ڕێنمایانەی کە لایەن پۆلیسیاتی چۆ ئاڕاستەی هاوڵاتیان و شۆفێرانە کرێ هەم بۆ بابەتی پاک و خاوێنی ئێمە تیمەکان هەر هەمووی لە کارە لە ئێوارە کەسمان نەچوینێتەوە هەمووی پلانی تۆکۆی دانراوە بەڵام خۆت ئەزانی بە هەموو جۆرێ ئەبێ هاوڵاتی و سەردانیکەر و گەشتیار هەماهەنگ و هاوکاربان بێت هەمومان لە ئەرکین هیوادارین بتوانین بەبێ هیچ کێشەیەک و کەشێکی ئارام خۆکەنین بۆ سەردانیکەران و گەشتیاران و یادگاری توان تۆمار بکەن. باشە چەندێک توانیوتانە بازارێکی گەرم و گوڕ بۆ جوتیاران بدۆزنەوە لە ڕێگەی ئەم فستیڤالەوە لە ڕێگەی گەشتیارانەوە بەڵێ خۆی ئەنجامدانی فستیڤالەکان بێجگە لەوەی کە تۆی کەشێکی جیاواز خواردنێکی جیاواز تاقیەکەیتەوە لە هەمان کاتە بەروبوومی جوتیارانیش ئەکڕی ئەمە شتێکە لە ڕێگە زانستە دروستەکان بۆ بە بازارکردن بەڵام ئەلحەمدوللا لە بەرەوەی بەرهەمی هەنارەکە ئەوە نەکواڵەتەکەی باشە و بڕەکەی زۆرە هێشتر ئەوە زۆر زیاترە لە داخوازی گەشتیاران و سەردانیکەران لەبەرەوەی بابەتی بە پیشەسازیکردن بۆ بەروبوومی هەنار تەنها هەنار نییە تومان هەیە هەنجیرمان هەیە دۆشاڵمان هەیە کاری دەستیمان هەیە زۆربەی ئەمانە ئەگەر بە پیشەسازی بکرێن و بە تایبەتتر بەروبوومی هەنار بازارێکی باشتر ئەبێ هاندانێکی باشتر بێ بۆ جوتیارە خۆشەویستەکانمان چونکە ئەنسووری پارێزگای هەڵەبجە بەوە بەناوبانگا کە سێکتەری گەشت و گوزار و کشتتوکاڵی زۆر بەهێزە ئەگەر بتوانێت حکوومەتیاران بە خۆشحاڵی دەستکراوە بۆ هەوڵە بەڵام بتوانین زیاتر جدیتر بن لە ڕێگەی کەرتی تایبەتەوە لە ڕێگەی و بەرهێنانە لە ڕێگەی حکوومەت خۆیەوە
ئەم دوو سێکتەرە کرێ بدرێەوە وڵاتان سێکتەری گەشت و کاڵە زۆر زۆر سەرکەوتووە بێت و چکە ڕەگەزە بە قوتەکانی تیاە. ئەتوانن ینی بیرتان لۆ کردۆتۆیا لە پلانتانەیە کە فستیڤالەکە بکەن بە نێودەوڵەتی بە نمونە ئەم ساڵ چه هەنگاوێکتان بۆ ناوە هیچ کەسێکتان داوت کردووە بۆ فستیڤالەکە لە دەرەوە کە ئامادە بێ وەکو میوان؟ وەکو میوان جەنابی داوەتنامە دەداوە بۆ زۆربەی قونسوڵەکان لە پایتەخت داوامان کردوون کە میوانداریتانەکەی سەردام بکەین. جەنابی کونسوڵی چیکی خێزانەکەیە هێز هاوپەیمانەکانی ئەڵمانیا نزیکی 14-15 کەس نیە 25 فلۆگەری بە ناوبانکی ئێرانی نیوەڕۆ میوانداریمان کردوون و هێنە ئێرە چکە بابەتی سۆشیال میدیا نابێت لە بیرمان چێ زۆر گرنگە بۆ ئێمە بە بازارکردن چکە ئێستا بە بازارکردن هەر ئەوە نییە تۆ بڵێ بچیتە ئەو شوێنە و ئەو بکەی ئاسان بۆ لە ڕێگەی پێجێکی ئینستاگرامەوە فۆڵۆی زۆر بێت و ئەتوانی بە بازارکردن بکەی مارکێتینگ بکەی بۆ فستیڤالەکەی خۆت وەکو جەنابێ ئاماژە پێکرد کە ئێمە چاومان لەوەیە توشمان لەوەیە ساڵی ئەم ساڵی دەهەمینی ببێ بە نێودەوڵەتی 5 وڵاتەیە لە هەموو جیهانە فستیڤاڵی هەنار ئەنجامەدا وەکو ئوردون، تونس، تورکیا، ئەزەربایجان هیواداری ساڵی ئایندە بتوانین داواتی ئەو تیمانە بکەین لێەوە وای لێ بە تیمی ئێرەش بڕوا بۆ ئەوێ ئاڵوگۆڕی خیبرە و تواناکان بکرێ زۆرترین چاومان لە وڵاتانی دیانیە بە گروپی گەشتیاری بێن بەڵام ئیتر بەداخەوە خۆتزانی لەبەرەوەی ناساونی بە وڵاتی عراقەوە بەناوبانگی تۆزە زەحمەتەکە داوا لە گروپە گەشتیارە دیانیەکانی وڵاتانی ئەوروپی ئەەکەی کە ئەڵێ لە عراقم نایەن ئێمە زۆر هەوڵین کە پێیان بڵێن کوردستان ئارام و ئاسایش بەڵام کە هەناری کوردستان هەنار دەکرا بە وڵاتان ئەوە خۆی هەناری تەکەناسەیەکی خۆیەکات چیاخان خۆشحاڵ بووین سپاس دەکەین ماندوو نەبیە بینین لە بەیانی زۆر لێرە ئامادەی و خاتوچیاکو بەڕێوەبەری گشتیش وەڵامی یەک بێکی تەنانەت گەشتیاران و ئەو کەسانی کە لێرەش بوونەدایە و لەگەڵیان نابوو کە زیاتر ئەمە وەکو خزمەتکردنێکە بەلایانی گەشتیاری و بە فستیڤالەکەش تا بتوانن فستیڤالێکی باش بەڕێوە بچێ سپاس بۆەوە خۆشحاڵ بووین سپاسانەکەین بەڵێ